فشاری جوتیارەکانی سەرگەڕانی کەرکووک سەری گرتووە ئەمڕۆ لە ڕۆژنامەی وەقایعی عێراقی گەڕانەوەی زەویزارەکانیان بڵاو کراوەتەوە ماوەتەوە ئەوەی کە جێبەجێ بکرێت و بگەڕێنەوە سەر زەویزاری خۆیان و بتوانن بە ئاسانیش بکەن. لە لایەکی تریشەوە بایکۆت لە سنووری پارێزگای سلێمانی هەر زەرری لە قوتابیان نەداوە، بەڵکو ئەمڕۆ بەشێک لە خاوەنی حانودەکان گرت بوونەوە، ئەوان ناڕازین لەوەی دەڵێن زەرەر و زیانمان کرۆ چونکە ئێمە بە پارە و حانودانەماون کرد و ئێستا دەوام نییە بتوانین ئیشی خۆمان بکەینەمان و چەندین هەواڵی دیکەم بۆ هێناون. سڵاوتان لێبێت. دوای فشاری جوتیارانی کوردی سەرگەڕان و ڕوبەڕووبوونەوەیان لەگەڵ سوپای عێراق، ئەمڕۆ یاسای گەڕاندنەوەی زەویزار بۆ جوتیاران لە ڕۆژنامەی وەقایعی عێراقی بڵاو بووە. پارێزگاری کەرکووکیش دەڵێت مانگێک بۆ مانگونیوێکی دیکە ڕێنمایی بۆ یاساکە دەدەچێت و دەچێتە بواری جێبەجێکردنەوە. دوای ئەوەی لاد و ڕۆژی ڕابردوودا گەڕێکی دیکەی گرژی و ئاڵۆزی لە نێوان جوتیارانی کورد و سوپای عێراق ڕوویدا. ئەمڕۆ سێشەمە لیژنەیەکی باڵا لە حکوومەت و پەرلەمانی عێراق بۆ چارەسەرکردنی کێشەکە گەیشتنە کەرکووک و هەردوای کۆبوونەوەکەش وەزارەتی دادی عێراق یاسای گەڕاندنەوەی زەویزاری بۆ جوتیاران لە ڕۆژنامەی وەقایعی عێراقی بڵاو کردەوە. بەپێی یاساکە چیتر عەرەبی هاوردە و سوپان ناتوانن ڕێ لە جوتیارانی کورد بگرن. بە جێبەجێکردنیشی ئەو دیمەنە دووبارە نابێتەوە کە دوێنێ ڕوویدا و سەربازێکی عێراقی با ملپێچ جوتیارێکی کوردی ڕاکێشە. بایکۆت هەر قوتابیان و مامۆستایانی گرفتار نەکردووە تا ئەمڕۆ خاوەن فرۆشگای قوتابخانەکانی سنووری ئیدارەی گەرمیان لە بەردەم پەروەردەی کەلار گرت بوونەوە. داوای قەرەبووی ئەو ڕۆژانە دەکەن کە قوتابخانە نەبووە. ئەو خاوەن فرۆشگایانە کە ژمارەیان 78 کەسە پێش دەستپێکی خوێندنی ساڵی نوێی خوێندن با زیادکردنی ئاشکرا فرۆشگای قوتابخانەکانیان وەرگرتووە، بەڵام بایکۆت خەریکە ڕەنج بە خەساریان دەکات. داواکاری ئەوانەوەیە بەشێک لەو پارەیان بۆ بگەڕێتەوە چونکە بەهۆی بایکۆتەوە زەرمەند بوون و بەشێکی زۆر لەو خواردەمەنیانەی بۆ فرۆشگاکانیان هێناوە بەسەر چوون، بەڵام پەروەردەی گەرمیان پێی وتون گەڕاندنەوەی پارە لە دەسەڵاتی وەزیرە. بازاری سیم کە بازارێکی میلی و شعبیە لە شاری هەولێر وەک دەڵێن سەری مار و مێرووی تێدا دەفرۆشرێت، بەردەوام قەرەباڵغ و جمەی دێت، بەڵام تا یەکی سێ تێک دێترێت. دوای ئەوەی ئەنجومەنی بازاری سیم لە هەولێر خاوەن دوکانەکانیان گەدار کردوێتەوە تا یەکی سەی 2025 دوکانەکانیان بگوازنەوە بۆ بازاری سپی، ئەمڕۆ خاوەنی بەشێک لە دوکانەکانی بازاری سیم گربوونەوە و داوا دەکەن کە دوای جەژن دوکانەکانیان بگوازنەوە. دوکاندارەکان دەڵێن خوا هەڵ ناگرێت، وا ڕەمەزان دێت و بازاریش واتە ڕەمەزان و جەژن، لێمان گەڕێن ئەم جەژنە لە دوکانەکانمان بکەین. دوای جەژن دەیگوازینەوە. سەرۆکی ئەنجومەنی بازارەکە دەڵێت یەکی سێ دوامۆڵەتە و دەبێت بیگوازنەوە. دوای گەڕانەوەی بۆ کوردستان ئەمڕۆ لە ڕێوڕسمێکدا لە بیارە بە ئامادەبوونی شێخ مادیح شێخ عوسمان سیراجەدینی بیارە بڕوانامەی زانستی درایە 53 فەقەی مەدرسە و خانەقای بیارە و مێزەری مەلایەتیان کرایە سەر. عەبدولکەریم محەممەد مامۆستای ئاینی لە خانەقای بیارە بە 1964 وت دوای 6 ساڵ کە نەتوانرابوو ئیجازە بدرێتە هیچ کەسێک لە خانەقای بیارە، ئەم ساڵ توانرا بڕوانامە بدرێتە 53 کەس و جبە و مێزەر بکرێتە سەریان بۆ ئەوەی بتوانن ئەوەی لە ساڵانی ڕابردوودا فێربوون لە خزمەت نیشتیمان و ئاینەکەیاندا بەکاری بهێنن. سەرنجتان ڕادەکێشم بۆ هەواڵێکی دیکە کە لە ماڵپەڕی 1964 هەیە و ئەم ئێوارە دادگای فیدراڵی سکاڵاکەی سەرۆک کۆماری عێراقی ڕەت کردەوە. دیارە لە چەند ڕۆژی ڕابردوودا سەرۆک کۆماری عێراق لەتیف ڕەشید سکاڵای کرد لە سەرۆکوەزیرانی عێراق سوودانی و لە تەیب سامیش وەزیری دارایی لەسەر موچەی فەرمانبەرانی هەرێمی کوردستان و سکاڵاکە بە شێوازێک بوو کە هەرچی زووە بگەنە ئەوەی کە ڕێکەوتن بکەن. سەرۆکاتی کۆمار لە سکاڵاکەیدا داوای کردبوو بابەتە هونەرەکانی وەک میزانی مراجعە، وردەکاری و چاودێری کە ئەمانە ڕێکاری کارگەڕی هونەری نەبنە هۆکارێک بۆ دواخستنی موچەی موچەخۆرانی هەرێمی کوردستان. واتە سکاڵاکە بە شێوازێ بووە ئەو ڕێکارانەی لە میزانی مراجعە دەگیرانە بەر و هەندێک جاریش بە بیان و موچە و ئەو بودجەی کە بۆ هەرێمی کوردستان دیاریکرا بوو سەبارەت بە موچە دوا دەخرا. ئەمەش موچەی وەکو حکومەتی هەرێمی کوردستان ئاماژەی پێ دەکرد، موچەی فەرمانبەرانی هەرێمی کوردستانی پێ دوا دەکەوت. بۆیە ئەمڕۆ سێشەمە دادگای فیدراڵی وەڵامی سکاڵاکەی دایەوە کۆبوونەوەی کرد، سکاڵاکەی ڕەت کردەوە و جەختی لەوە کردەوە کە دەبێت تەوتینی موچە
بەردەوامی هەبێت لە ڕێگەی ئەو بانکانەی کە بانکی ناوەندی عێراقی مۆڵەتی پێداون و هەم لایەنی حکوومەتی فیدراڵی و لایەنی حکوومەتی هەرێمی کوردستانیش گفتوگۆکانیان سەبارەت بە پێدانی موچە و شایستەدارایەکان بەردەوامی هەبێت و ئەو بانکانەی کە بانکی ناوەندی دانی پیاناون و ئاماژەی پێکردووە کە لە ڕێگەی تەوتوینەوە موچە بدرێت سوورن لەسەری و دەبێت هەر لەو ڕێگەیەوە بدرێت. ئەمە هەواڵەکانی ئەمڕۆ بوو، کاتێکی شات بۆ هەموو لایەک.